بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا، وبعد. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارەش لاڵقەیەکی نوێی بەرنامەی تیشک بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، لەم ئەڵلقەیەشماندا بەردەوامین لەسەر چەند هەڵوەستەیەک دەربارەی پەروەردەی منداڵان کە وەکو لە چەند ئەڵلقەی ڕابردوودا باسمان لە پەروەردەی منداڵان کرد و لەگەڵ دایکان و باوکانی بەڕێز و خۆشەویستدا بووین. ئەم جارەشیان چەند هەڵوەستەیەک دەکەین، چەند خاڵێک دەخەینە بەردەستی پەروەردەکاران و دایکان و باوکانی بەڕێز بۆ پەروەردەی منداڵان. خۆشەویستان، خاڵی ئەمڕۆمان خاڵی یەکەم کە دەست پێەکەین بەوە دەست پێەکەین دەڵێن دایکان باوکانی بەڕێز، ئەو کاتێک کە منداڵ و جگەرگۆشەکەتان خەریکی یاریکردنە، ئەو یاریەی کە زۆر خۆشی دەوێتن منداڵەکە بە تامەزۆییەوە دەیکات، لەو کاتەدا ئەگەر دەکرێت فەرمانی بەسەر سەردا مەکە. لەو کاتێک کە منداڵەکەت یاری دەکات و زۆر تێکەڵ بووە لەگەڵ یاریەکەدا و حەزی پێ دەکاتن، ئەو کاتانە کاتی گونجاو نین بۆ فەرمانکردن بە منداڵەکەت. کەواتە لەو کاتانەدا با هەوڵ دەین فەرمان بە منداڵەکانمان نەکەین، ئەمریان لەسەر سەری نەکەین، بەڵکو بۆ کاتێکی تری گونجاو فەرمانەکە هەڵگرین. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، هەوڵدەن ئەمرەکانتان، فەرمانەکانتان، داواکاریەکانتان با هەمووی بە یەک جار نەبێتن، یعنی بە یەک جار داوا لە منداڵەکەت بکەین. نەخێر، هەوڵدە بەشبەشیکە، هەوڵدە دابەشیکە. ئەگەر فەرمانەکانت زۆرن، داواکاریەکانت زۆرن، هەوڵدە هەر جارە و داواکاریەک، هەر کاتە و داواکاریەک لە کاتە گونجاوەکاندا، نەوەک وەکو گوتم لە کاتی یاریکردندا، نا، لە کاتی تردا هەوڵدا بە یەک جار داوا لە منداڵەکەت مەکە، لە یەک کاتدا فەرمانی پێ بکەی فڵان شتە بکە و فڵانیان مەکە و فڵانە بکە و ئیتر منداڵ بێزار دەبێتن. بۆیە دەبێ هەوڵ دەین فەرمان و ئەمرەکانمان بە یەک جار نەبێتن و لە یەک کاتدا نەبێتن، بەڵکو بەپێی کات و گونجان هەوڵ دەین منداڵەکانمان تیان بگەینین و حاڵیان بکەین و داواکاری خۆمانیان پێشکەش بکەین. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، دەزانن زۆرێک لە کێشە و مشکلە و ئاریشەکانی منداڵان، کێشە و گرفتی منداڵان هۆکارەکەی سلوک و هەڵس و کەوتی دایکان و باوکانە. زۆر جاران سلوکی دایکان و باوکان وەکو گوتم وەکو دەڵێن ڕەفتاری دایکان و باوکان بەبێ قەست، بەبێ ئەوەی کە مەبەستیان بوو بێتن، بەبێ مەبەست هۆکاری ڕەفتاری وان دەبێتە زۆر جاران کێشە و گرفت بۆ منداڵەکان دروست دەکات، یاخود دەبێتە هۆکاری دروستبوونی کێشە و گرفت لە لای منداڵەکان. زۆر جار هەندێک ڕەفتار هەیە لەوانەیە دایکان و باوکان بەخۆ هەستی پێ نەکەن، بەبێ مەبەست بێتن، بەڵام ئەم ڕەفتارە دەبێتە هۆکاری ئەوەی کە کێشە لە لای منداڵەکان دروست بکاتن. بۆی وەکو لە ئەڵلقەی ڕابردوو زۆر تەرکیزم لەسەوە کردەوە، دەبێت دایکان و باوکان قودوەی باش بن بۆ منداڵەکانیان، دەبێت پێشەنجی چاک بن بۆ منداڵەکانیان، چونکە منداڵ ئەوەی لە تۆ دەیبینێت و ئەوەی دەیبیستێت و ئەوەی هەست و ئیحساسی پێ دەکات لە لای تۆ، هەر ئەوەش لە لای ئەو دەبێتە کردار و ڕەفتار و هەست و نەست لە لای منداڵەکەت. کەواتە دەبێت هەوڵ دەین وەکو گوتم سلوکی خۆمان بە ڕەفتارەکانی خۆماندا بچینەوە و زۆر بە حەساسیەوە لە بەرامبەر منداڵەکانمان ڕەفتار بکەین. بەڕاستی خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، داواکاری لە منداڵ کاتێک کە داوا لە منداڵەکەت دەکەی کارێک ئەنجام بداتن، هەوڵدە بە هێواشی و بە نەرمی و بە لەسەرخۆیی و بە نەرمونیانی داواکاریەکەی لێ بکەم. ئەو جۆرە داواکاریە کاتێک کە بە نەرمونیانی داوا لە منداڵت دەکەی، باوەڕ بکەن زۆر زۆر بەهێزترە، زۆر کاریگەریەکەی گەورەترە لەوەی کە داواکاریەک لە منداڵەکەت بکەی، فەرمانێک بە منداڵەکەت بکەی کە منداڵەکەت بشتێنیەوە بە شکاندنەوە و بە قسە پێگوتن و بە شێواز و کردارێکی ناجۆر کە داوا لە منداڵەکەت بکەی.
ئەوەی دییان کاریگەری زیاترە کە بە هێواشی بە زمانێکی نەرم وەکو دەڵێن لە کوردەواری خۆمان هەروە بە هەوەنتە نەگوتراوە پێشینیان دەڵێن مار بە قسەی خۆش لە کونێ دێتە دەر ئەگەر مارێک وەکو دەڵێن دوژمنتە و گیاندارێکی زیان بەخشە بە قسەی خۆش بێتە دەر ئەی چ جای جگەرگۆشەکەی خۆت بە قسەی خۆش منداڵێکی ناسک و منداڵێکی بێتاوان و بەری چۆن قسەی خۆش کاریگەری لەسەر نابێتن کەواتە هەوڵ دەین تا دەکرێتن بە قسەی خۆش نەک بە وەکو گوتم بە شێوازی تونند و تیژی هەوڵ دەین لەگەڵ منداڵەکانمان ئەم جۆرە شێوازانە بەکار نەهێنی هەوڵ دەن دایکان و باوکانی بەڕێز با هەوڵ دەین خۆمان فێرکەین گوێ لە منداڵەکانمان بگرین و زۆر جاران خۆمان بینینە خوار بۆ ئاستی منداڵەکانمان ینی زۆر جاران وا ڕەفتاریان لەگەڵ بکەین وەکو منداڵێک لەگەڵیان بین بینە ئاستی وان بۆ ئەوەی بتوانین گوێیان لێ بگرین با گوێیان لێ بگرین خۆمان فێرە شێوازی گوێ لێگرتن بکەین چونکە لاڵقەکانی ڕابردوو زۆر باسی ئەوم کرد ئەگەر گوێ لە منداڵەکانمان بگرین زۆرێک لە کێشەکانیان دەتوانین چارەسەر بکەین کەواتە چۆن دەتوانین گوێیان لێ بگرین دەبی خۆمان فێرکەین دەبی خۆمان فێری شێوازی گوێگرتن بکەین دەبێ بینە ئاستیان دابەزین لە ئاستی خۆمان بینە ئاستی منداڵەکانمان بۆ ئەوەی بتوانین گوێیان لێ بگرین دایکان باوکانی بەڕێز پەروەردەکارانی خۆشەویست تووڕەبوونی منداڵەکەت زۆر جاران کە تووڕە دەبێت کە منداڵەکە گر دەگرێتن لەوانەیە هۆکارەکەی ئەوە بێتن هەندێک شتت بەسەردا سەپاند بێتن کە هەندێ داخوازیت بەسەردا سەپاند بێت کە ئەو داخوازی لەوانەیە ئەو حەزی پێ نەبێتن ئەو کارە ئەو حەزی پێ نەبێتن بۆیە تووشی ڕق بووە هەندێک کار کە فەرمانی پێدەکەی و بکاتن لەوانەیە حەزی پێ نەبێتن یاخود لەوانەیە تووڕەبوونەکەی یا گریانەکەی هەندێک جار هۆکارەکەی هۆکارێکی تەندروستی بێتن منداڵەکە خۆی کێشەی تەندروستی هەبێتن زۆر جاران لەوانەیە نەخەوتن بێتن منداڵ کە تووشی وەکو دەڵم بێداری دەبێت و ناخەوێتن تووشی خەوزڕان دەبێتن زۆر جاران ئەم حاڵەتەی لەلا دروست دەبێتن یاخود هەندێک جار تووڕەبوون و گڕگرتن و گریانەکەی بۆ ئەوەیە کە بە ئامانجی خۆی بگاتن بۆ ئەوەی ئەو شتێک کە داوای دەکاتن پێی بگاتن یاخود لەوانەیە بۆ شتێکی تر بێتن کەواتە پێویستە دایکان و باوکان بە دوای هۆکارەکەیدا بگەڕێن زۆر بە جوانی بە دوای سەبەبەکەیدا بگەڕێن بۆچی منداڵەکە دەگریە بۆچی تووڕە بووە ئەگەر سەبەبمان زانی ئەگەر هۆکارەکەمان زانی اینجا عیلاجەکە ئاسانە چارەسەر ئاسان دەبێتن هەموو نەخۆشیەک دوای دۆزینەوەی هۆکارەکەی چارەسەری ئاسان دەبێتن خۆشەویستان سەرکەشی منداڵان لە ڕێل دەرچوونی منداڵان زۆر جاران وەکو گوتم تووڕەبوونیان ئەم گڕگرتنیان عەجوولی منداڵان یاخود ئەو سەرکەشی و تووڕەبوونیان پێویستی بە باوەشێک هەیە پێویستە دایکان و باوکان منداڵەکان لە باوەش بگرن پێویستە منداڵەکان ماچ بکەن پێویستە دەستیان بەسەر سەردا بێنن ئەم سەرکەشی منداڵان زۆر جاران لەوانەیە بە ماچکردنێکی لەوانەیە بە لە باوەشگرتنێکی بە خۆبەوە نووساندنێکی بە دەست بە سەرداهێنانێکی لەوانەیە چارەسەر ببێتن پێویستە دایکان و باوکان ئەمە لە بیر نەکەن گرنگی پێ بدەن بۆ ئەوەی سەرکەشی منداڵەکانمان چارەسەر بکەین خۆشەویستان ئیجبارکردنی منداڵ کە منداڵ بەسەریدا بسەپێنی بۆ ئەوەی گوێڕایەڵێکی بە شێوازێکی کوێرانە گوێڕایەڵت بێتن لە هەموو شتێکدا ئەم ئیجبارکردنە و بەسەردا سەپاندنی شێوازی گوێڕایەڵی کوێرانە بۆ دایک و باوک یاخود بۆ پەروەردەکاران بەڕاستی لەوانەیە ناخی منداڵەکە دەرونی بکوژێنێتەوە لەوانەیە کەسایەتی بکوژێتن لەوانەیە منداڵەکە تووشی غەشکردن و درۆکردن بکاتن لەوانەیە منداڵەکە وا لێ بکاتن کە باوەڕ و متمانەی بەخۆ نەبێتن کە لاڵقەی ڕابردوو زۆر باسی متمانە بەخۆبوونمان کرد چۆن منداڵەکەمان فێرکەین کە متمانەی بەخۆ بێتن کە متمانە بەخۆبوون بۆ منداڵ بەڕاستی زۆر گرنگە ئەگەر منداڵ متمانەی بەخۆبوو توانیمان متمانەی لەلا دروست بکەین دەتوانێت کاری گەورە ئەنجام بداتن بۆیە ئەم شێوازە لە ئیجبارکردنی منداڵ بۆ گوێڕایەڵیەکی کوێرانە
کەشتی بەسەردا بسەپێنین و ئەویش یەکسەر گوێڕاڵ بێتن وتم ئەم متمانەیە لە لای منداڵ ناڵیتن بۆیە دەبێ ئاگامان لێبێتن و بە شێوازێکی کوێرانە نەبێکو و لاڵقەی ڕابردوو باسم کرد ئێمە کاتێک کە حتا سزای منداڵەکەمان دەدەین بۆی ڕوون دەکەینەوە کە بۆچی ئەم سزای درایە کاتێک کە کردارێکی هەڵە دەکات بۆی ڕوون دەکەینەوە ئەم کردارە هەڵەیە واتە نابێت شتەکان بە کوێران بۆی ڕوون بکرێتەوە منداڵ لەسەر چ سزا دەدرێت چ کارێک باشە چ ڕەوشتێک باشە ڕەوشتی باش پاداشتی دەدرێتێ هەنی ئەگەر منداڵ بەرچاو ڕوون بوو ئیتر تووشی درۆکردن نایە متمانەی بەخۆ دەبێت کە ساعتێکی بەرزی لەلا دروست دەبێتە خۆشەویستان دەبێت دایکان و باوکان بەڕاستی سەرچاوی ئەمن و ئەمان بن بۆ منداڵەکانیان سەرچاوی ئەوە بن کە منداڵەکانیان تەشجیع بکەن نەکو کەسایەتیان بکوژن نەکو وایان لێ بکەن منداڵەکانیان کە متمانیان بەخۆ نەبێتن ناخیان بکوژێنەوە نەخێر وەکو گوتم دەبێت ئەوان ببنە هۆکاری پاڵنەری سەرەکی و تەشجیعکردنی منداڵەکانیان بن سەرچاوی ئەمن و ئەمانی منداڵەکانیان بن خۆشەویستان پێویستە منداڵەکانمان فێر بکەین فێری چاودێری خوای پەروەردگاریان بکەین فێری ئەوەیان بکەین کە خوای پەروەردگار بەسەر مرۆڤەکانەوە چاودێرە دووریان خەینەوە لە کارێک کە وا فێر بن بیکەن لەبەر خاتری خەڵک بیکەن لەبەر ئەوەی خەڵک تەماشایان دەکات لەبەر ئەوەی فێرە ڕیا ببن لە ڕیا دووریان خەینەوە تەنها فێریان کەین کە خوای پەروەردگار دەیان بینێت و کارەکان هەموو کردارێک خوای پەروەردگار مڕاقیبە و چاودێرە بەسەر کردارەکانی ئێمەی مرۆڤەوە کە دواتر دێمە سەر ئەو خاڵە تۆزێشتر درێژەی پێدەدەم ئینشاءڵڵا لە کۆتایی ئەڵقەدا خۆشەویستان خەڵکتر کە گرنگە دایکان و باوکان کە گرنگی پێ بدەن ئەوەیە کە پێویستە هاوڕێی باش بۆ منداڵەکانیان هەڵبژێرن زۆر جاتەرکیزم لەسەر ئەو خاڵە کردەوە چونکە هاوڕێ بۆ منداڵەکان بەڕاستی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لە ژیانی منداڵ و جگەرگۆشەکاندا برادەرایەتی هاوڕێیەتی بەڕاستی زۆر گرنگە و هاوکارە بۆ پەروەردەبوونێکی کۆمەڵایەتی تەندروست یاخود بڵین حتا زیرەکی و ذەکا لە لای منداڵان زۆر جاران ئەم هاوڕێیەتی دروستی دەکاتن لایەنی کۆمەڵایەتی منداڵەکە بەهێز دەکاتن بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە بەڕاستی کە منداڵەکانمان پەیوەستکەن بەچێ بە هاوڕێیەکی ساڵح بە هاوڕێیەکی باش چونکە بەڕاستی وەکو پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ المەرء عەلى دینی خەلیلیه ئینسان لەسەر دینی هاوڕێکەی خۆیتی فەلیەنظر ئەحەدوکم من یخالیل جا ئێوە تەماشاکەن هاوڕێتی چێ دەکەن لەگەڵ چێدانە کەواتە منداڵەکانمان بعد سەرەتا ئاگادار بین هاوڕێتی گرنگە و هاوڕێ هاوکارێکی باشە بۆ پەروەردە و گەورەبوونێکی تەندروست بەڵام پێویستە هاوڕێکانیان هاوڕێی تەندروست هاوڕێی ساڵح بن هاوڕێی باش بن کەواتە بە هەوڵدەین لەگەڵیان وەکو گوتم هاوڕێی باش و هاوڕێی چاک بۆ منداڵەکانمان فەراهەم بێنین و بۆیان بدۆزینەوە خۆشەویستان گرنگە دایکان و باوکان گرنگی بەوە بدەن باسی هاوڕێمان کرد کەواتە هەر لە مەسەلەی هاوڕێتی جیرانێکی گونجاو چونکە جیران ئەها هەر جیرانەکەت هەم منداڵەکانی دەبنە هاوڕێی منداڵەکەت کەواتە گرنگە ئاگامان لەوەش بێتن کە جیرانی گونجاو بۆ منداڵەکانمان هەڵبژێرین خانووی گونجاو شوێنی گونجاو ئەم کامە خانوو جیران و کەسی باشی لێ ئاگامان لەوە بێتن حتا قوتابخانەی گونجاو ئەو قوتابخانەی کە دەزانین بۆ منداڵەکانمان گونجاو و هاوڕێی باشی لەیە دەبێ هەموو ئەو شتانە ئاگامان لێبیتن و دووبارەی دەکەم و منداڵەکانمان فێرە چاودێریکردنی خوای پەروەردگار بکەین فێریان بکەین کە بەردەوام خوای پەروەردگار دەیان بینیتن گوێی لێ دەیان بیستیتن کار و کردارەکانیان ئاگای لێیە و خوای پەروەردگار نهێنی و ئاشکرا و نهێنیەکانیان ئاشکرا و پەنهانەکانیان خوای پەروەردگار ئاگاداریانە منداڵەکانمان سەر ئەوە پەروەردە بکەین و هەروەها خۆشمان هەوڵ بدەین مراقەبە و چاودێری منداڵەکانمان بکەین بەڵام نابێ منداڵەکانمان ئاگاداری ئەوە بن لە هەندێک جار بە تایبەتی لە قوتابخانەکان سەردانی قوتابخانە بکەین چاودێریان بکەین چاودێری کردارەکانیان بکەین بەڵام نابێ منداڵ ئاگاداری ئەوە بێ کە تۆ چاودێری دەکەی و منداڵەکانمان خۆشەویستان فێری
ئەوەیان بکەین کە دەست پێشخەر بن لە کردداری چاکە، فێری بەخشینیان بکەین، فێری ئەویان بکەین کە بەرپرسیارەتیان پێ بدەین و فێری ئەویان بکەین کە هەوڵ بدەن منداڵەکان بتوانن بڕیار لەسەر شت بدەن. چکە بڕیاردان زۆر گرنگە لە ژیانی ئینساندا، فێرە بڕیاردانیان بکەین با هەندێک جاریش هەڵە بکەن لە بڕیارداندا. خۆشەویستان، ئەوە چەند هەڵوێستەیەک بوون لە ئەڵلقەی ئەمڕۆمان کە بە گرنگمان زانی پێشکەشی ئەوەی بەڕێز خۆشەویستیان بکەین. لە ئەڵلقەی داهاتوودا چەند هەڵوێستەیەکی ترمان دەبێت تا ئەو کات لێرە کات زیاتر دەرفەتمان پێنادات. بەخوای گەورە باڵا دەستان دەسپێرم، خواتان لەگەڵ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.